من کێشەی فتقم هەبوو هەلە منداڵیوە ئەو فتقام هەبوو 3000 عملیاتم کرد فەشەلی هینا نەجاعەتی نەهینا ئەو زاری چارەما هاتمە خەستەخانەی مێرەبانی عملیاتەکەیان لۆ کردم بە زەمانیش لە بۆی کردیمە عملیاتێکی زۆر جوان و ڕێک پێش کردێ و زەمانیشی دایمێ گوتی تەواو ئەو جارەی ئاخر جارە و دەستیان خۆشبی ستافی عملیاتەکەشیان بەڕاستی ڕێک و پێک بوون دکتۆر بەخۆی ئینسانی زۆر چاک و ڕێک و پێکن وەڵای مستەشفایەکی بێکەم و کورتیە بەڕاستی دەستیان خۆشبی لە پاک و خاوێنی لە تەعاملیان لەگەر نەخۆشی لە هەموو شتێکیان زۆر ڕێکە وەڵاهی ئەوەشیان هەیە خێرخوازی دەوڵەمەندان ئەوانەی دەستیان دەڕوە یارمەتیە و خستەخانەی بدەن هەتا پێیان دەکرێت ینی زۆر بارسوچیە لە بۆ نەخۆشەکان ینی هەتا لە ڕووی سعر و ئەوانەشەوە زۆر ساریان کەمترە لە خستەخانەکانی تر. میهرەبانی دڵسۆزی و لێزانی